ئیکاتەوە گرت کاتان وەش و شیرین بۆ بینەران و ماچۆ زوانەکان ناوسکاکەیەنە فرە شادومان و دڵوەشەنە چە یەکەمین ئەڵلقەی بەرنامەی ئارۆوە مەیە خزمەتتان فرە پرسی گرنگ و پێویست هەنان کە ڕۆشنایی و تیشکەرمە سەرشان پێی گفتوگۆکردەی ئاپرسانە وەڵامدانەوە و ڕوونکردنەوەی ئالێ کۆڵینەوە و توێژینەوانی کە فرە بەڕێز مامۆستای پایە بەرز نووسەر و ڕووناکبیر کاک ئەیوب ڕۆستەم هەورامی ئارۆ لوان مێ و مێمانداریشان فرە خۆشحاڵان مێ مامۆستا ئەیوب ئیکاتە و گرکاتت باش بووە گر وەختێتەوەش خێر بەدەسێ بچەمام وەشحاڵەنە کە ئەروج بەرنامەیەنە تایبەت بە ماچۆ بە ماچۆش قسەکردنی فرە خۆشحاڵەنە خێر بەدەسێ بچەمام مامۆستا یەکەمین پرسیاروان ئاراستەی جەنابەت مەکەرەم ماچۆ چێشە بەڵێ ماچۆ ڕێگەی فرە قۆڵش جمێژوێنە هەنێ ئیسە پیسە خەڵکو هۆرامانیە بازی جە ماچۆ گۆکە کە ماچان ماچۆ یعنی بەرابەر بە ئەڵەی کوردیە یعنی کە ماچوو ئەڵێ بە سۆرانی هۆرایی ماچوو ماچۆ ئیسە ماچۆ ناوەز ماچۆ ئەیۆب ماچۆ بەڵام ئینە پاسنەنە ئینە دمانە ڕواڵەتێکیشەنێ ئیسە پاسە بەکارمێ ینی ماچۆ کار نییەن نیەن نەخێر ئەسڵ و ماچۆی ڕێگە قۆڵش جمێژوێن هەن جدلی دینەکە و هەم کات زوان و دینەکە ئی دینی چە یێرێنێ یەکەم دین شاکە دین و گرد و نەتەوە ئاریەکە بێن تا 14 سەدەی وەڵی زایانی کە ماچاشمە دینی ئاری کۆن و ئینە کتێبەکەش ویداش ماچا کە ئیفڵاتون ماچەشنە ویداس یا ئێرانیەکەی ماچاشمە ویدا بە زوانی ساد سکریتی نوویسیان داخەکەم ئێمەی کورد چونکە فەرامۆش و گرد و تایبەتبەندیەکە و ماکەرمێ ئی کتێبە دلی گرد و کوردێنێنێ و هیچ نەمەزانێ بەڵام تا ئیسە هیندستانەنێ پارێزیە دمایانێ دینی دووەم دینی میتراییە دینی میترایی پێسە شۆڕشیوی جناخ و دینی ئاریەنەکە وەختێ مێو زوانش هەن زوانی پاڵەوی پاڵەوانی پەهلەوی کە ئێرانێکی ماچاشنێ ئایش دوێ لەقین پاڵەوی ساسانی و دمەتەر پاڵەوی ئەشکانی کە ماچاشمە زوانی سۆران پاڵەوە و کارین پاڵەو دلی سەرچامەکانە پاسە ئامان چی گەچەنێ ماچۆ قسە و باسەشان دمانێت لێ دینی زەردەشتی چێنێ هەر یێرە دینەکە چێنێ ڕەگەشانێ بە واش واچ باچ ماچ ماچۆ ئامان مەبەستی چیان یا کابرا ماچۆ نا مەبەسشانەنێ ئەوە وەنەی نزایی دینی بە شێوی فرە ئەدەب و سەروێ دلی پەرزگا دینیەکانە دلێ هەریە دینەکەیە پاس نەبیێنێ ئی نزا و پاڕانەوێ یا ئی زیکرە ئی خوا ئەژناسایە بە مەفهوم و دینەکە وەشە هەر دینە و پێوەش خوا وەش هەن بە مەفهوم وەشە ئەوە وەنەی ئانزایانێ هە ئیسە چنی نەقشبەندیەکە ئەگەر ئاگادار بی دلێ هینەکە وەشانە بەڕاستی کوبوونەوە دینیەکە وەشانە دلێ زیکرەکە وەشانە هەمیشە فرە بە ئەدەبەوە الله 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 کەسی ناڕەحەت مەکەرەوە حتا ئانەشەی ناپاڵشەنە یان لا إله إلا الله ماروش جا قرينو موشو ممي راسو جما چپشن نامو خوي چسپنو نامو خوي چسپنو ايشي با پاش يوه انشا کردن اتر ماچو برازي ایسه که بکارميو پیسنه زواني بي پی انشا که بي دیالکتکو کرا گو کرا قصي کرا اینی سکینی هورامي هر دو دیم کنوله کاکی يعني يارسان براسي زنگنه بازولان شبک زازاکێکی ئینێ گرم لانە دلێ سیستم و ماچووی بەڵام کێ دەستش بۆ گرتن ئانی کە دەست شاگرتن پۆی بە شانازی و ئێمەی هۆرامی تایسە دەستما پۆ گرتن جگل لێوی زیاتر چونکە تایسە هەردمە دیویم هۆرامانی مە پاسە قسەی کەرمی کە نولێ چەنە بە هەمان شێوە قسەیش نەکردیا جێ منتەقۆ بەڕاستی متابێت باشمێت تەبەڕستانی یاخۆت ئۆستان و مازیندەرانی زاغمەر زینوەند حەسەناباد ئەمیراباد کە چوار یاگەنێ ماچۆ گۆکشتنە نیشانە کە ماچاش هاتنە ئومەلیکی ئایشی بازی وشە و دەستەواژش بەکارمارە بەڵام زوانەکەش تێکەڵ بێن چون زوانی کاریگەری چەسەر کاریگەری یان زوانێکی تر چەسەرشان کاریگەری سۆرانی نە زوانی تەبەری و زوانی فارسی بەڕاستی سەرشاوە هەن ناوچەکەی ترژ وە مامزانمی سەدلی زەنگەنەی و باجەڵان و ئانیشانە شەبەکەکانە تەنیا بە تەمەنەکەی مزاناش ینی گەنجێکی خەریکایی زوانی فەرامۆش کەرا کە ئینە بەڕاستی فەرامۆشکردەی زوانەکەی یانی فۆتیای ئا کولتوریە کە بەرهەم ژاردن وە کولتوریەکە و معریفەی کوردانە و ئەدەبی کوردانە پێماوە زیاتر 1200 ساڵە پی زوانیە واچیان
جغرافیای وەرفراوان و کوردستانیانێ کە فرۆ خۆرهەڵات و کوردستانی گێرەوە و فرۆ باشوور و کوردستانی و بەعزی یاگێ باکووری چش گرتنەوە ئەپی زوانە شێعر و ئەدەبیات باشیان ئینە زوان و بەڕاستی ئەدەبیاتی بێن داخەکەم کە ئیسە چاگەنێ خەریکە ڕۆفەراموشی مرو دلێ یارستانەکانی چەنە حتا یارستانەکەی داڵا هۆی کە من تێکەڵای من چنیشانی کۆزەران یعنی مای دەشت یعنی کرماشانی سەحنە و هەرسین جەیحونەوە دۆروبەر گرت ئایشی پیادینیەکەی شای زوانی مزانە یعنی کەم تەرشا زوانی ماچۆ مزانە لۆ نەچیر و کاریگەری زاراوە بنەزاراوە ناوچەیەکە یعنی ئانیشا کە ئانیشا کە مزاناش کەمێنێ ڕێژوی کەمەنێ پیا دینیەکێنێ یا ئانێنێ حەسکرە دەست بە زوان و دینەکە شاوە گێرا تا ئیسێش پا زوانیە گۆکەرە بەڵێ مامۆستا گەرەکمان بۆ ساغش کەرمەوە بەڵێ وشەی ماچۆ نامەن وشەیەکی گشتگیرن وەک چانی کە وشەیەکی فعل بوو بەڵێ نا وش کە ئیسە ماچی ماچۆ یعنی ئەڵێ ئینە بۆ بە فعل ئیسە پیسە مانە ڕواڵەتێکیش پێسە مانە ڕواڵەتێکیش بەڵام ئەسڵ و ماناکیش وەنێ و ئانزانە کەواتم دلی دینەکانە کە پێم باس کردی بەڕاستی نەک ئانەوات پێسە ئیسەیە بەکارمێ ئیسە حتا بازت لا ئێمە خەڵکو وەرامانی ئەنجام و ناشارەزاییشە لێ تێکستەکانێ هەمیشە چون من مناقەشەشاکەنەوەتەشە مامۆستای ماچۆ عیباتم بابە چی عیبە وەروانەیە وەختوش کە خەڵگەمان سلێمانینەوە چەندشە ماچۆ خۆ ماچۆ میاوەی شانازیە مایۆ ئیفتیخاریە پێمە یانە چش ئینە پامانە نمێ ئەڵێ ئیسەمانە ڕواڵەتێکیش لێ زوانەوانی منتقۆی منە ئینێنێ ئەگینە ئەسڵمانەکیش ئانینە کەواتم یعنی ئامانە پیرۆزە گۆرێنێ کە قوڵایی متاوە واش و هەزاران ساڵی ژەندلێ مێژوو زوانەوانیێنێ واستە مامۆستا چەمابینی گۆران و ماچۆ و هەورامی کامنشان سەرچەشمن پێی ئەوەکەی ترشان یا باباچم گۆران بەشێوەنچە ماچۆ یان ماچۆ بەشێوەنچە گۆران وش ئەسڵەن ماچۆ ئەساسەکەن یعنی ئێمە گرملمنت لێ ماچۆی گردێمە ئاپێکە ئەمێ گریمە ملێنمت لێ ماچۆی بەڵام با چیویشت پێ سەبارە بە گۆرانی پێ ڕاست کردووە گۆران پێسە ئێل و عەشرەتی هەن پێسە ناوچەی هەن ئیسە باس منجە قەسری شیرینەوە بەرمشی هەتا میاوین زیک و کرماشانی منتەقە گۆرانشینێ دا ئەڵڵەوە کرندووە ماچاشە منتەقە وەرکێ و وەرکێ و پشتکێ و ئینیشا ئینە پێسە ناوچەی هەن پێسە کۆمەڵی ئێل و تیری و عەشرەتی هەم یارستانی هەم بەر و یارستانیەوە ماچاشا پنە گۆرە دەگا هەنن هەمیش گۆرانە گۆران فاڕیای سروشتی کۆمەڵایەتی خەڵکیان جێ ڕەشماڵنشینی و هینیوە پێیانە نشینی یعنی ڕێکش نەبێن قەڵەوە بێنە بە زعیفە یعنی ڕێ قەڵەوە بێ بنە زعیفە گۆڕان بێن بە گۆران یاوان گۆڕان و سروشتەکەی بەڵام دڵنیا کرد و جگرد و مێژوو زوانەوانی کوردێنێ گۆران دیالێکت نییە پێ قسە کردی زوانی ئەدەبی بەرفراوانی گۆرن زوانی ئەدەبی بەرفراوانی گۆرن کە بە دوێ خەتێ درێژ بۆوە سەرەتاکە وات مەندەلیۆ دەست نەکەرمێ خەتی یەکەمە مەندەلیۆ مێو خانەقی ئۆس و سیروانی منتەخۆ سەرپێڵ و دەشت و زەهاوی منتەخۆ کرندی و منتەخۆ داڵاهۆی ملو بەرکێ و پشکێ و ملو هارو ناواد و شاوات شعابات ملو کرماشان ملو ساحنە و هەرسین نزیک و ئەسەدابادی گنۆوە گێڵۆسنێ گێڵەوە کرماشان چاوە کامیارە نەملۆسنێ سنە نقطەوە بنیارێ خەتێ دووەمەش هەرجە مەندەلیۆ دەست نەکرد مێو جەلەولە مێ خوڕماتوو مێ داقوق و لا جەنابی مێو کەرکوو مێو جەباری مێو هەمەوەند مێو سلێمانیە شارە زور هۆرامان و ئیمی گێرۆوە ماوە بازمەوە پێ هۆرامان و ئۆیمی چۆوە بازیمەوە بە خەتەکەی ترۆ بازمەوە ئی خەتێ ملۆ قەڵات زیێڕانی مەگەرەوە چونکە ئینە چیر و هەیمنەوە مکوریانیانێ ملۆ سەقس نزیک و بۆکانی گنەوە ملۆ دیواندەرە ملۆ شاروێران ملۆ ساینقەڵا ملۆ منتەخۆهینی و چشش بنەمەسا تیلەکۆی چاوەج دیواندەرە ملۆ سنە چن نقطەکەی تەری یۆ گێرەوە ماوە 1200 ساڵە و زیاتریش یەک شاعر دیێرە شعرە ژواتێەوە چی جۆگرافیا بەرفراوانە بە زوانی ئەدەبی واتینش کە ئی زوانە ئەدەبیە زوانی ئەدەبی گۆرانە چێرشەنێ ئینە ساباتی بێن سەرۆ چێرشەنە چندین دیالێکتی زاراوی و بنەزاراوێ بێنێ پێ قسە کردەی پێ نمونەی کابرا کۆزەرانی پینەیە شعری ژواتێنەی
یارستانی جە کۆزەرانە بە زوانە ئەدەبیەکە بەڵام بە زوان و منتەقۆ کۆزەرانی قسیش کردنی مندەلی بە زوان و مندەلی قسیش کردنی زوانی ئەدەبیش زوانی گۆرانی مەولەوی حەزرەت و مەولەوی بە زوان و منتەقۆ جوانڕۆی قسیش کردن بەڵام پێی زوانێ شعری مەلای جەباری سەیدی پێی زوانە شعری ژواتنی بەڵام بە زوان و هۆرامی قسیش کردی رەحمە ساڵحی فەخر العولەما و شێخ عەزیز جانەوری شێخ ڕەحمانی جانەوری جەسنەنێ پێی زوانە شعری شاواتێنی شێخ سەلیمی تەختەیی سەقزەنە پێی زوانێ سێ حەمەد سادقی سەفاخانە سەفاخانەنە پێی زوانێ مەلاجانی بۆرەکەی ناوچە هەوشاری و چنین زارلێتەرە پێی زوانە شعری شاواتێنی لەوە فەقیقاری هەمەوەن چی گێچۆ باسە نییە لەلا مەلا جەباری پێی زوانە شعری شاواتێنی حتا شێخ عەبدوڕەحمانی خاڵسی تاڵەبانی بەڕەحمەت بوو پێی زوانە شعری ژەنی بەڵام وەختی کە قسەی شارکردنی زوان و قسەکردەشە زارا و بنەزاراوەکەی ناوچە وەی شابیێنی بامەسا دوایمەوە سەر بابەت ئیسە هۆرامیەکەمە منن ئینە دوێشا پێم باس کردی هۆرامیەکە سەبە زوان و ئالەکە ماشوشنە هۆرامی ئاخ شێواز و قسەکردنێک کە خەڵکو و هەردوو دیم و هۆرامانی قسەش بنەکەرە تا ئیساش دەستما پۆ گرتن و تا ئیساش ئاستەنمار ینی هۆرامی بە شێوەن چەماچ من هەورامی بە شێوا جەماچووی هەرگیز گرمەلو نە چوارچەوە هۆرامانی نا هۆرامی بە شێوا جەماچووی کەنوو لە بەشێوا جەماچووی زەنگەنە بەشێوە شێخان بەشێوە ئینەی کە ملان لە چوارچەوە ماچووی شەبەک و زازاکیش ئینە گر ملانە چیر و چەترە گۆرەکەی کە چەترە گۆرەکەی ماچووە مامۆستا بەڕێستان پەرتووکێتان هەنن وەڵامی گۆران وەک زوانێکی ئەدەبی بەڵێ تاوان جێگەی دەستخۆشیەن فرە خۆشحاڵن مێکە بەڕێستان تاوان دێ فرە بابەتی گرنگچە پەرتووکە ڕوونەوە کردێ پێیەمە ئانەی جێگەی تێبینیەن ئا جوگرافیایی کە ئێستا یۆت باست کرد چا جوگرافیا فرە شاعرمان هەنە مەتاوان باچم زیاتر 600 شاعرمان هەنن وە شێوە زوانی ماچۆ و زوانی گۆران شعر نیستان نیستان ساڵ نییە 800 زیاترنی ڕاستێ بەڵام کە ئامانیەوە سەر گۆکەردە و زوان ماچۆ قسەکەرا یا گۆکەرا جیاوازیە چەبەنشان بێن بەڵام پێی نووسە ئامانیەوە سەر یەک خات زوانەکە زوانی ئەدەبی گۆرانە بەڵام جیاوازی نەچوی ئاساییە ئیسە دلێ کەرکووکی هەتا داقوق و لاتۆ جیاوازی جەبازە وشە دەستەواژن هەم ڕێنە چەند کیلومتر بێنش بۆ ئینێ زوان دیاردیوی دنیایی و شارستانیە دیاردیوی شارستانیە هیچ گوناحانیە دەگەوە حتا پێدەگەوتەری ئیسە مە هۆرامی جیاوازی ماهەن بێن و تەوێڵ و بەڵخێنە بێنەکە ما بیست دەیەخێن بەڵام کۆمەڵی وشەی ماهەنێ ئێمە بە هەرزەلی ماسمێ هەرزەلێ ئاڵی ماسا کەپرێ ئێمە بە کاردێ ماسمێ کاردی ئاڵی ماسا چاقوێ یاوانێ ئێمە بە کتێ ماسمێ کتابی ماسا پشیلێ یعنی چندین وشە دەستەواژێنێ ئیرە چی ئیرە دەوڵەمەندی زوانیە نەک فەقیری زوانی واسەنە بەڵێ مامۆسا ئا جۆرە جیاوازی کە چە بینشانە بێن بەڵێ چەکاتی نووسنا یا چە شعر نووسنا چە هەر بابەتێکی ئەدەبی نووسنا ئامانیەوە سەر زوان و گۆران هەر مەتاوان باچم ماچۆ گۆران یەکیەوە پێگر مەتنیوی ئەدەبی ئامێنێت سەر و زوان و گۆرانی بەڵام چیگەچنە هەرچنی زوان و قسەکردەی جیاوی زیوی کەمژەن زوانە ئەدەبیەکەش پێنمونەی سەیدی زیاتر چیر و کاریگەری هۆرامیە نەبێن بە زوانی ئەدەبی گۆران نووسەنش یاوانێ بەڵام سەیاقۆی مایدەشتی چیر و کاریگەری ئا دیالکتێ نەبێت کە ناوچەکە نەقیر یعنی متاومێ واسمێ چنی زوانەکەی تەرێ دیالکتی و زاراوی و بنەزاراویشانی زوانە ئەدەبیەکێت کە زوانیوی یەوگیربیان جیاوازی جێ ناوچەکانە بیان ینی کاریگەری لەوان نەچیر و گاری کاریگەری ناوچەکە بەڵام پێ ئەوەوەنەی مەتنە ئەدەبیەکە یەک زوانە مناقەشەش نییە و من زوان و تەحەدەم پنە خاز نییە ینی 2016 کتێبمە نوویستم تاییسێ دوێ چاپێچکریان ئەوەڵجار خەڵک معارزش بێ بەڵام دمانێ وەرە ئاما سەروانەیە کە هیچ ئینە چوی ڕاستە من بەڵگەیم وستێنێ ڕوێ من ئەمانە باسم کردن پێ نمونەی ینی پێ سەلە من نالی ئازاتە گۆرە کە ئازوانە شعرێک گۆرە و باڵاشە هەن کە وەختی شعری ماچوو پازوانە ماچوو کە خەڵکو ئی دەروبەری قسەش نەکردن لە دوگمەی سینە دوێنێ نوێژی شێوان بەیانی داسفیتەی باخوانە خەڵکن لە تسی تەڵعەت ڕۆژەر وەکوشێت بە ڕۆزەری هەڵات و کەوتەکیەوە ئازوانە بێنە خەڵکەکەی قسەش بنەکردن یان جمهوریان نمونی جمهوریانی برن مام هێ من فەرماوە جوانی ناوچیا پەروەردەی شەماڵ بەفرا خۆرەوەی کارونەوەی خەڵپات گوێ پراوارزی وشەی گەڵادار گوێ پێ لەسەر فەرشی سەوزەگای با هەر زوان و قسەکردی خەڵکەکەی بێن بەڵام
مەولەی کە فەرماوە ئیشەوە دیارن بانگم بێ شەرمان زایڵی سەمتور کەلەم وەگەرمان هەوای زیل و بەمەینە سەڵتەدان خەفەڵ شایشان خەم دەمەق بەردن ئینە زوان و قسەکردەی نەبێت ئینە زوان و مەتنی ئەدەبی بی جوانن ینی تاکە زوانن یا باوەچم تاکە شێوە زوانن چەنام کوردەرە بەڵێ شێواز نووسناکەش چەنی گۆکردەکەش جیاوازن زوانی ئەدەبیە پێمەتنی ئەدەبی و هەرچی مەتنی ئەدەبی چا ماوەنێ چا سەردەمەنە کەواتی پلێن تاسێک یەرە کوچکۆ نالی سالم کوردی نوویسیا بۆجی کوردستانە بە ئازوانە ئەدەبی نوویس جوانن یعنی ئێمە زوانی و ئەدەبی یەکگرتوما بێ وێمە بەدەست وێمە تێکمان وەداخەوە مامۆستا مەسەر باسی زمانەوانی بەڵێ ما کە باسی زمانی کوردی مەکرێ و دابشکریانەوە سەر چوار جۆرە بەڵێ بەداخەوە یەکی وەک کەسێکیتی ڕۆشنبیر و نووسەر وەک مامۆستا جەماڵ نەبەز شێوازێکی تر قسەمەکەڕۆچە سەر زوان و گۆران کە وە زوانێکی باباچم وتکڵە و ماچۆ لاتەنیشتی ماچۆ دیالکتێکی لاتەنیشتی بەڵێ خەڵکمانیش هەنان هەر چەبابەتی زمانانی کە کارمەکەرا ماچە ئی زوان و ماچۆ بەش یەنیۆن چە کوردی وەڵامتان چێشن پێی نووسینانە و ئی جۆرە قسانە هەردووە ئاراستەکە ئەنە ناوایەت لە تێکستەکانێ ئەنە نەوایە ئانی کە کارکەرە بەڕاستی سەرچەمێ شاهانێ سەرچەمە جوگرافیناس مژدەگار کەشیش مێژوونووس شاعر گەشتیار جەسەردەمە کۆنسۆڵ سیاسەتمەدار حتا جاسووس ئامێنێنە کوردستان کە وەختی ئامێنێ جی چوارچێوە هەرمانەکە وەشانە لاشاکردن و ئۆزوان و کولتور و ملەتە کۆمە کتێبێشانویستنی ئینێ بێنێ بە سەرچەمێ و نەتەوە سەردەسەکی کتێبێشانویستنی ئینە بێنێ بە سەرچەمێ کوردووەما کتێبش نوویسن بێن بە سەرچەمێ بەڵام داخەکەم گرد و سەرچەمەکە نەگەڵێنێ پێ ئەسڵی کەینە دێ تێکستەکە وە تێکستەکەش ئاێنێ کە تێکستەکە نێوان چ چیر و دار و پەردوو هینەکانمانە ڕێزێنێرە بەڕاستی بێناس کۆتێنێ تەپوتۆڵ شاسەر نیشتن ئێمە جیانە تەپوتۆڵ شا تەکنمێ هۆڵ مێمێ ئامەتەر تەپوتۆ سەر شا بنیشت و ئینە ئەنە نەیاوایە ئەگینە مامۆستا جەمال نەبەز ماچۆ دیالکتوی لاتەنیشتیە مینۆرسکی و تەحسین محەممەد میسانی و مەکنزی و ئێنێ حتا ئۆسکارمانیش دلی زوانی کوردێنە فرۆشمە یعنی فرۆژمە ماچای نەزیێتە جزوانی جۆرجی و بەڵام بەڕاستی ئانێ کە بیاوەنە ئەگەر میسال هەرچی مەتنی ئەدەبی هەنجماوە 1200 ساڵانێ پینەیە نوویسیان ئی زوانە حتا زوانی دیوانیش بێن بە شێوە جێشێوەکە ئێتۆ چنی باری دلی ملەتی وێنە بەرشکەری یعنی کە ملەتەکە وش کووردا معناژەنی ئی زوانە هێن و ئی ملەتێنە ئی ملەتە خاوەن و ساحب دارا و ئی زوانیانە وەروانەیە ئێمە دڵمامەیە شوچانەیە ئانی کە باس شاکردن زوانی کوردی کەرا بە چوار بەشی باکوور کرمانجی باکوور کرمانجی ناوەڕاست کرمانجی باسوور گۆران دلی ئینیشانە گۆرانەکە ئانەنە هەڵە چونکە گۆران زوان و قسەکردەی نەبیێن و من کتێبەکەم ئانە مەسەلە گۆران زوان و قسەکردەی نەبیێن و هیچ سەرچەمیوی معریفە و زوانەوانی و ئەدەبیات و کوردیانێن وەڵێ شەرەفخانی بەدلیسی چی نییە پانامەوە کەواش و گۆران زوان و قسە شوێنە باسانە مەکەری کە شەرەفخانی بەدلیسی یەکەم کەس بێن وەزمانێ خەڵ شوونی شەرلوان پێسان کشا قڕۆڵەنە دیە بۆوێ شەرەفخانی بەدلیسی کە وەختی باس و پێگاماکە کۆمەڵ و کوردەواری کەرۆ ماچۆ کۆمەڵە خەڵکە جەنەی خێڵ و تیری هەنێ پیزوانێ قسیکەرە کە باشاش پێ گۆران بەڵام ئینێ ماچۆن نەک گۆران زوانە ئەدەبیەکەن مامۆستا وەرچە شەرەفخانی بەدلیسی یاوان دێەوە ئەنجامی هیچ کەسێتر باشش کردەوی نەبیێن من نەتەمەنم ئیسائینە 69 ساڵێنەوە ڕەنگە هیچ کەسی جنە بوو ئێنۆ من تێکستی کوردیش لاوە بە هیچ کەس ئەنە حتا ناوەندە مەعرفە زانکۆکی بەیە ئینێ کە هەنێ بەیە ئەگەرم من تێکسشالاوە بی من ملمەوە شاپنە سەرۆم بڕا بەڵام دلی هیچ کام چی تێکستانە وەڵێ ئانێ چێ نەکۆتەن وەرو چەمام کە دەلالت پانەیە کەرۆ گۆران پێسە زوان و قسەکردەی زوان و ئاخافتنی بەکارامە من وێم لەوانە دیل گۆران نشینەکە گۆشم پێگرتێنی پێ قساشە پێ شیعراشە پێ گۆرانیاشە و تو وێژم کردنچی بەندی پێشینانشە ئینێ هەرگیز بە زوان و قسەکردەکەشە نەبیێنێ کە قسەی کردێنێت پۆ زوانە ئەدەبیە بێنێ زوانێکی ئەدەبی چێنە یاوانە هینە بەڕاستی ئیجای دێچە وش کە ئامانەت لێ ئێمە ئەسڵژان ڕیشەژان گۆران بە دوێ ئاراستی یەک گۆرە
گەوران گۆرە واسن گۆرە گەوران گۆرە گەور یعنی گاور گۆر گۆران ئەینی شتی لەوانە سەر و گۆران دەکەی ئینە بە کێواچیە ماچا ینی باز ئینە زوان و گۆرەکە یارسانی و زەردەشتی بیان وەخت وەشە زوان و گۆرەکە گەورە گەورەکان واسنە یان زوان و ئاکەسا بێنە کە غەیرەدینێ بێنێ سەر و دینی ئیسلامی نەبێنێ بە کافر شاواتێنیا کافر کافران گاور گاوران گۆران بێن بە گۆران بەڵام ئینە هەردوو حاڵەتەکە پێویست بە لێکۆدای کەرا لێکۆدای قوڵی کەرا چونکە فرۆ گۆرەکە یارسانی ئازوانی مەزانە فرۆ گۆرەکە یارسانی کە وەختی ئیسمایایی قسەی کرا ئیزوانیە مەزانە ئیزوانە ئەدەبیە مەزانە ئینا منطقە کولیایی بە دیالکتەکۆ کولیایی قسەی کەرو پاسەنیان نا ئینا ناچۆ سەحن و هەرسینی بە دیالکتەکۆ واگەی قسەی کەرو ئینا منطقە هینی مووسڵی بە دیالکتەکۆ واگەی قسەی کەرو وەرو ئانەیە ئینە پاسەنیە حتا جارێ من کۆتانە یعنی مناقەشی و تویژە چەند ڕەحمەتی دکتۆر کەمال فوادی لەوانەیە پێ مەکتەبی سیاسی داوا نقلیم کردەبێت مەڵبەند و شارە زوریۆ پێ دەستگای ڕاگەاندنی لەوانەوە کاک جەمیل ماچۆڵە دکتۆر کەمال کارش بنەتاوە ئەچین لەواتم کارەکەش چیشە ماچۆڵە ئینە لە باس وان شەکەرەها هۆرمزگان ڕمان ئاتەران کوژان وەشان شارەوە گۆرە گۆرەکان و ئەچیمنە ماچونە درێنەوەتم بەڵگەڵ چێشە ماچۆ زوانی تازان واتم دەی خاصە تۆ خەبەر هەم چاگرد و تێکسانی تازان سەردەم و شۆڕش و خەوارجی کوردی دمای کوشتەی ئەبا مسلیمی خۆراسانی شارە زورنە ئەی خەبەر هەن چاکۆ کوژێجە شارە زور نەکریان و مەرسیەکە و شعرەکەی کرپی زوالێنی ئەی من وەم تەوەنی وەم ئێستێنەوە کێلێوە سەر و مەزار و باوە ناوسی سەوسی بدی کۆچی نووسیان ئەگەر مەزانی نەچی مەردن نازە ناخوو نەژاو دزشکردن ئەی ئینەکی یاردن بەڕاستە هەردۆشی چە باباچم تقریبان تەمەشان چە نزیکە نێچەیەکەوە ئادووە نووسناهی سەر شۆرش و خەوارجی کوری تەمەشارکە شۆرشەکە خەوارە سەوسی چوار یا سەوسی دوێن نوویستەکەی سەر باوە ناوچێ بەڵێ مامۆساگیان شعری هەنن چەنام شعری کوردیە لە ماچۆ کوردستان هەوارگەی بەچکە شێرانە جێگای بەچکە شێرانە جێگای هەوارگەی کورد و گۆرانە بەڵێ فرە قسە هەنن چە سەر ئانی حتا باباچم چە لێکۆڵینەوەکان و چە فرە کتابی ترە کە باس مەکرا ماچە وڵاتی گۆران جیاوازیە چەبینی گۆران و کوردە دروست مەکەران هیچ جیاوازیە نیە وەخت وێش پا کووردا کە کۆچەرێ بێنێ واچیان کورد کە وەختی کۆچ شاکر ئاتیرێ کە کۆچەریە بێنێ واتە چاپنێ کورد بینی حتا دلێ سەرچەمە عەرەبیەکان ماچۆ ئەکرادون ئەقاح کە وەخت و باسی جافی کەرەوە ماچۆ ئەکرادون ئەقاح بەڵام ئانی کە دەگاو هینە نیشتەجی بێنیانەنێ واچیان شاپنە گۆران گۆڕانەکەن گۆڕانی سروشتی کۆمەڵایەتی لە کۆچەریەوە بۆ ڕەش ماڵنشین واچیان شاپنە گۆران مامۆسا قسەی هەنن چەسەر ئانەی کەوا خەڵکانێک ماچۆ زوانن خەڵکانێکیش ماچە شێوە زوانن وت کڵەتر شۆمەکەرا پێی زاراوەیە باباچ وڵام چێشن پێیانەگەل ئەسڵەکەش زوانە بەڵام ئارو چن واقع و گەشەکردەی کۆمەڵایەتی کۆمەڵی کوردەواری زوانەوانی کوردی ئیتر بەشی وەجە زوانی کوردی باشم دەوڵەمەندترین جۆری زوانی کوردیان بەڵێ دەوڵەمەندترین جۆرە ئەسڵان کۆنترینیشان ئەگەر کۆنترینە دەوڵەمەندترینە و ئەگەر تۆ گەرەکەوە بۆ بە سامانی ئەدەبی کوردیێرە بلیۆ وەڵێ نالی و سەلمی تێکستی مەوینی مەر بەدەگمەن ئایش باسش هەن باس بە زوانێ هێنێتەر نوویسیا بۆ ئللا باکوور نەبوو باکوور ئیتر ئەویتر هەر ئی زوانە بێنێ گۆشی ئەگەر سەیکەرم سەردەمی ئەدەبیاتی تازە گۆڕانکاری چەسەر شێوە زوانەکەن ئاگەنە بگەڵمەوە پێی مێژوویکی کۆن گشتووە زوانەی گۆرانە بەڵێ زوانە گۆرانە بە تەکید گۆرانی زوانی ئەدەبی ماچۆیە ینی زوان و قسەکردەی ماچۆن زوانە ئەدەبیەکەنینە بەڵێ مامۆستا ئیسا باباچم زوانی گۆران وەکو زوانێکی ئەدەبی ئسا فرە شاعر و نووسەر ئامانێ وە زوانێکی گۆران یا باوەچم وە زوانێکی ماچۆیی سادە منیشنا گۆڕانکاریەک چەسەر زوانە ئەدەبیەکە دروست بێن سەتان چێسن چەسەر ئەمزانی شێشە ئێمە مشوانێ بزانمێ هەساری مزانی شێشەنە هەساری ئەستێڵ ئانە سەرۆ کارێژە ژمێنێ
هاني وجماني واروش نجمجو زوان إنني واقع وزواني وردوان ميشنا نجمجو ورواني وشو دستواجيني ما يتعظي وشو دستواجيني ملاسر دم مازوش أجيا إن شيء أسايا سبارة قرد زوانا كاتشي منني وزواني كاريجري شان سوي يكتري من ملوان أوروبا جنروي جن برادر من جاك الدكتورة جنبراش إذا زاد هوراميا ما شو 1930 وشيم كو كردينه وشي اسكندنافيه كاصلا كشا كرديه اصلا كشا كرديه بين من وملواني جاهين ان جمال مو ورك من ما شو ما اسمي ورك يعني قرك واسنيا عرب ما شو ذئب انجليز ما شو وولف من شو يسمى فرق كان عينه شويه يعني هيني بوخي ما اسمه قرواق حاجه هنا كان ديم قرواق يساوي كيرفاك القرواق خاكشان كردنا أري معناش أنا هيج عيب جنياسنا أجر إيه وشي بيان دليزوانا كيما وأجر وشي إمس بلانا دليزوانا كاتري إذا كبري مصري ما شو شيرين نرمين نسرين خوينا قلنا مني بيش أخو ما ناش أمزانو ما شو كارو باشكار خوينا زبان وشي يمني بيني أجني فاسنيا إن كبري مصري بكرش أمارو ما صار باسي بيوندي زوانا كان كرتشني غوران أي زواني فارسي فرە وشەهانن چەنی فارسیە چانی باباچم زوانی ماچۆ هاومانانێ فارسی و ماچۆ چ پەیوەندی هەنن چە بینشانەدا چ فارسی یەک ڕێگری ئاریما هەن وە کاریگەری فرەما هەن ژمارەکانیشماوە بەڵێ هەمجە دلی زوانەوانیانە هەم دلی لایەنەکاتەر و شێواز و ژیوا و گوزەرانیمانە ئەو یەکتری مشمێ ئینە چ عیبێ بژنیاچنە جڕۆ سیاست و دەسەڵات و ئایا سەردەستێنێ و ئێمەشا هين كردين تشيردز إن بابتي وترى بلام ز ناحيو ميجيو رجي ميجيو براسي وجناحيو رجي زوانوانيو تكلاي فرما هنو أي بيشجنياتنا جوانا ما مصا تشكوتاي برنامج كمان نزيكو بينمية وداخو يعني نشتو قفتو قردت شني برستان فرق خوشان ما مصا جان كونترين نسنا يا بابا شو كونترين تيكستو دق شأنجامي اللي يقولنا وكاني برستان بيكي مجالو والنوسين ودقيقين. بس معناه كرد تو ديني بكاميرا كي جام وقتش نمنا هرمزگان رمان آتران كجان وشان شاردو غورا كان بدكاري عرب كرنا خابور جناو بالله تاش شارزور شنو كني كان وديل بشينا مردازات اللي وروي مننا هوني روشتي زردش مانو بكز بزي كان ما هرمز ويش كز آخر ما جو گوش جواتي پیشالیار بهوش جکیاسته زنای سیمار بو اینه ماچا کنترین تکستی کردیا بعضی وجه ماچا اینو درست کردیان اگر درست کردیان و بعض رودای ریالیستی کرو که امان ملو ملتکو امره بعض جو کوجی و لشکرکشی کرو که امان ملو ملتکو مرو بلام آنی که ماچا ورابرو اینه بابا من بسطان بهزاران دیر شعر وبخشان نشان مو كهني أثر زمان واصلنا حتى إما بخشان ما ندلي يارساني أصلا فلسفة يارساني بيدروس بيي بنيامي وبيدروس بيي دنياي وتقينا وجوركي ج بخشان نبرجن واصلنا باسنيا واصلنا ج بخشان ما أنا في زوانه والله بام وصاجان أما ميوكو تاي برنامجك أجر هر قصية هنا نشتين هنا في ما شو وكان كريش فرغوش حالهم والله من دوام هني وبرا ما سوقي يا كم جاري هرجيز وشا نلا نشيرو أفشارية كإما كردينيان ميو إما زوان ماجيا إما كردين مي وبيس ما يهيش كذنبي هوية نتوي ما دوهنا شون كي أجر كرد جرك الوجيلو ببنا ما نتوي كوجينه دلي ما سوقي إنه جروي أدبيو جروي زوانوانيو جروي دينيو جروي كاتريشو إنه يو دوام براسي دواكرو آنيشا كجرك أنا ما شو جوي خفكرة واس سياستية بارات شون كي ما شو يو جوران وإي كولتورة وإزوانوانية إي جنجيرة دولة منه جنجيني معرفي ما شو بس من منيان هرجيز بيننا ملو جاي أنا جرك شو برات لنا بلا بركاش كرا وعقلنا هرمانش نكرا جوانا ده سجانة واجبه منیش ونامی یوم ونامی گرد ماچو زوانا کانو دستی مردوبونت ماچ مکرم فرفر سپاس مکرم پی ای مردوبونی کتمنی ون جناب چنام لیکولی نوان چسر دقیقانو چسر ادبیاتی گورانو ماچو و شیوه گشتی و آگادارن میچا چالاکیانی که برستان چی تمنا کترخانتان کرده پی خدمت و ماچو و هورامان و گوران که یک بررسی که ونی چه دامزرینری ملبندی روشنبیری هورامان کامل چالاکی و فستیوالی گورتان کردن و
گرد ماچۆ زوانەکانتان چ یەک جێگە کۆکردنەوە و یەک و گۆتانکردن و قسەتان چەسەر ئاباسەکردن فرە سوپاس مەکەرم فرەوەش حاڵ بیمان فرە سوپاسی بەڕێست مەکەرم پێی ئاڕوونکردنەوەوانت خێر بەدەسەر و چەمان وەشحاڵ بیا بە تەشریف ئاردێتە و ئینشاءڵڵا ئومید و سەر فرازی و سەرکۆتەی پێوێتە و پێ بەرنامە کێشتەمەوە فرە سوپاس مەکەرم بنەرانی وەشەویستمان ئامای مێ کۆتایی ئەڵلقەی ئارۆمان بەرنامەی ئارۆ فرەوەش حاڵبیمان کە ئامای میوە خزمەتان هیوادارن مێ بتاوم خزمەت و ماچۆگوەکان و دیالێکتی هەورامی و ئەدەبیاتی کوردی و گشتی و ئەدەبیاتی ماچۆکەرم فرە سوپاسی بینەرانی خۆشەویست مەکەرم تا ئەڵلقەیەکی تر و مێمانێکی تر شادومان و دڵوەش بدێت.